پێشەوەی دەست بە هیچ ئاياتێک بکەین حەزەکەم سەرەتایەک باس لەوە بکەم کە ئێمەی مسلمان چۆن ئەڕوانینە قورئان یان نەبێت چۆن بڕوانینە قورئان. لە فەلسەفەیە لە دراساتی فەلسەفیە دوو زاراوە هەیە دائیمەن پێکەوە بەکاریان نەهێنرێ پێیانەوترێ ڕاستی ڕەها واتە بێسنوور و بێڕادە و بڕ و ئەوانە و ڕاستیەکی ڕێژەیی واتە کە ڕێژەی هەیە ئەمە گەورەی ئەو گەورەترە ئەمە بچووکە ئەو بچووکترە ئەمە زانایە ئەو زاناترە ئەمە تەمەڵە ئەو تەمەڵترە و هەروەها ئەهلی ئیسلام باس لە نەکەر ئەهلی ئیسلام طبعا هەندێک لە فەیلسوفە غەربیەکانیش بە هەمان شێوە باس لەوە ئەکەن کە بەڵێ لە وجوودە حەقیقەتی مطلق هەیە واتە ڕاستی ڕەها ڕاستی بێسنوور بێڕادە بێبڕ و علمانیەکان بە شێوەیەکی گشتیڵن نا حقیقەتی مطلق نییە ئەنجاوان عیبارەتێکیش ئەڵێن کەس حقیقەتی مطلقی لا نییە کەس ڕاستی ڕەهای لا نییە. ئێمە لە بەرپەرچی ئەوانە ئەڵێین باشە ئێمە لە ڕوانگەی قورئانی خۆمانەوە ئەڕوانینە ئەم ئاەتانە وەکو حقیقەتی مطلق. حقیقەتی مطلق وتمانەوەی کە ڕادە و سنوور و بڕ و هیچ شتێکی دیاریکراوی نییە بەڵام ڕێژەیی ئەوەیە کە ئەتوانی بەراوردی کەی مەسەڵەن ئەڵێن ئەمە بچووکە و بچووکترە ئەمە گەورەی ئەو گەورەترە ئەمە جوانە و جوانترە ئەمە سپیە ئەو سپیترە ئەمە بەرزە و بەرزترە و هەروەها هەموو شتەکانی تر کە مادام مایەی بەراوردکردنە کەوابوو ڕێژەییە. ئەگەر ئێمە بین سەیری قورئان بکەین خۆی گەورە فەرمێ كل نفس ذائقة الموت ئایا مە حقیقەتی مطلقە یان ڕێژەییە؟ كل نفس ذائقة الموت. ئێستا گەر کارل مارکس زیندوو کەنەوە پێی بڵێن قورئان وایە فەرمێ ئایا پێت وایە ئەمە ڕاستیەکی ڕەهایە ممکن نییە سنووری بۆ دابنرێ هەموو خاوەن نەفسێک ئەبێ مردن بچێژ. ئەمە حقیقەتێکی مطلقە چونکە هیچ کەسە ناتوانێت نکوڵی لەمە بکە بەڵام تۆ سەیری کە ئوسلوبی قورئان خۆی چۆنە لە ڕوونکردنەوەی ئەمەیە. بۆیە ئێمە پێمان وایە ئێمەی موسڵمان هەموو ئاەتەکانی قورئان حقیقەتی مطلقن چونکە کەلامی خوای پەروەردگارن قابلی بەراوردکردن نین. ناشێ پەیامی خوای پەروەردگار فەرمایشتی خوای پەروەردگار ئاەتێک لەم ئاەتانەی قورئان بەراورد بکەین بە شتێکی تر چونکە ئاەتەکان حقیقەتی مطلقن ڕادە و سنوور و بڕیان نییە وەکو قەولی ئینسان نین. ئەم ئینسان ئەڵێن ئەمە شاعیرە بەس ئەمە ئەم شعرە لەو جوانترە ئەڵێ ئەمە شعرێکی شەرکۆ بێ کەسە ئێمەی عەبدوڵڵا پەرشێو لەو جوانترە دوای ئەم دوو شعرە دێنی شعریەکێکی تریان دێنی هەر شعری خۆیان دێنی ئەڵێ ئەمە بەلاغیترە ڕەوانبێژانەترە لەویتر. ئەنجا بەنسبەتی وشەی خوای پەروەردگار و بەنسبەتی قورئانەوە ناتوانی وا بڕی. كل نفس ذائقة الموت كل بۆ هەموو جنسی ئەو ئەوانەیە کە نەفسیان هەیە و ڕۆحیان هەیە. كل نفس ذائقة ذائق لە ذەوقە چێشتنە بەس بۆچی چێشتنی بەکارهێناوە پاشان بۆچی نەیفەرموو تەذوق كل نفس تذوق الموت فەرمووی ذائقة الموت. ئیسم لە زمانی عەرەبیە باس لە ڕووداوێکی بەردەوامەکە صفەتێکی بەردەوام الثبوت والدوام بەڵام کردار ڕووداوێکە و دووپادبوونەوەی هەیە. ئەڵێ جەلەسە قامە جەلەسە قابلی ئەوەیە هەستاوە ئێستا دانیشێتەوە بەڵام کەڵێ ئەو دیوارە بەرزە هێوە نییە سبەینە بچووک بێت و ئەگەر گۆڕابووەڵێ بەرز بوو بە صفەتەکەی خۆی لێت و لەم صفەتانەوە لە ئیسمی خوای پەروەردگارەوە هەمووی بە ثبوت و دەوام هاتوون. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين ئەوە نۆ وشە هەر نوۆی ناون کە دێتە سەر فعلی عیباد ئەفەرمێ ئیاکە نەعبود نەستەعین ئیهدینا چونکە تکراربوونەوەی ئەمانە پێویستە. عیبادەتە بەردەوام پێویستە داوای ئیستیعانەیە یارمەتی لە خوای گەورە داواکە بەردەوام پێویستە و هەروەها داوای هیدایەت دانەکە. لێرەشا فەرمە ذائقة الموت چێژەری مەرگە
يعني همو ژیانی چێژەری مەرگە لە هەموو ژیانە ئستعدادی چێشتنی مەرگەکەی تایە. ئەمە حقیقەتێکی مطلقە، کەس ناتوانێت ئینکاریکە بڵێ وەڵا فڵان کەس ڕۆحی تایە و نامرێ. هەر کەسێکیش دیعای بکە بڵێ نامرێ، هەر مردن پەناگوێیەگرێ و زلێ لە پەناگوێ داوەمرێ. لەبەرەوە بینی کابرا دکتۆرە مەفروزە نەمرێ، هەموو شتێک دەزانێت دەربارەی ڤایرۆسات و میکرۆبەکان و نەخۆشی کەچی ئەمرێ. دکتۆر محەممەد ئەسەد لە ناوجەرگەی مؤتەمەری دڵە لە قاهێرە هەر بە نەخۆشی دڵ مرد. یاریزانێک لە ناوجەرگەی یاریەکەیە لەو پەڕی نیشاڵ و جمجوڵایەتی 28 ساڵە 29 ساڵە هەر لەوێ ڕۆحی دەرەچی ئەمرێ. ئیتر بەم جۆرانەی کە هەمومان نەزانین مردنەکان چۆن. كل نفس ذائقة الموت. بەڵام بڕوانە ئێمە لەم حقیقەتەوە ئەڕوانینە سەر حقیقەتەکانی تری قورئان. خوای گەورە کە لێرە فەرمێ كل نفس ذائقة الموت، ئەنجا فەرمێ وإنما توفون أجوركم يوم القيامة. ئەمە حقیقەتێکی تری مطلقە، بەڵام کافرەکان بڕوان بەمە نییە، چونکە بڕوان بە ڕۆژی قیامەت نییە، بەڵام ئێمە بڕوامان پێێتی. ئەنجا دوای حقیقەتێکی سێهەم هەر لەو ئاەتەیە بازەکە فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. بەرگەی دووەمەکە فەرمێ وإنما توفون أجوركم يوم القيامة، کرێکەتان لە ڕۆژی قیامەتە وەرەگرن. کرێی چی؟ ئەو پاداشتانەی کە خوای پەروەردگار دیاری کردو لە ڕۆژی قیامەتە ئەدرێنەوە. انجا فەرمێ لەوێ بۆ ڕۆژی قیامەت فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. سەیری ئەو تەسویرەکەن کە ئەیکا ئەمە ئاگری جەهەنەمە وردە وردە هەر شدەخوا بنکەنیەکە لێرە ئەسووتێ وردە وردە ئاوا ئەڕوا تۆش ئەلێ ڕاوەستاوی خەڵکەکە ئەلێ ڕاوەستاونیتر وردە وردە جەهەنەم ڕایان ئەدا بۆ ناو ئاگرەکە، وەکو چۆن لافاوێک دێو ئەیدا لە بنکەندێک وردە وردە کە بنکەندەڵانێکە بنکەنیەکە دا ئەڕمێ ئەوەی لەسەری وەستاوەکەوێتەوە خوار و ئاگریش وایە بورکانێک سەیریکەی وردە وردە عینە شدای ئەسووتێن ئەنجا ئەوەی ژێرەوەی هەڵکۆڵیوە ئەوەی سەرەوەکەوێتە خوارەوە. ئاوامان بۆ تەسویرەکە ئەلێرە خەڵک وەستاوە فمن زحزح عن النار، هەر کەسێک لە ئاگرەکە لا بدرێ وأدخل الجنة بخرێتە بەهەشتەوە فقد فاز. ئەوە سەرکەوتنێکی زۆر گەوری بەدەستهێناوە. بەچی؟ چۆن لێرە ئەمە ئاگرە و ڕاد دەکێشێ؟ لە دنیای حەزەکانن، شەهەوات و شوبهاتن، گومانەکان و حەزەکان ڕادەکێشنەوە بۆ لای ئاگرەکە، لەوێش وایە چی ڕادەکێشێتەوە لێو قوتارە دەکا کردەوە چاکەکان جاذبێتی ئەولا ڕادەکێشێتەوە بۆ ئەوەی لەوێ ڕزگارت کە فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. حقیقەتێکی تری مطلق بەیانەکاتەوە وما الحياة الدنيا إلا متاع الغرور. هەموو چێژی دنیا خۆ هەڵخەڵەتاندنە پێ. ئەم خەڵکە بە دوای ئەم دنیاە کەوتون و هەڵپاکردن و شەڕەپاڵ و دنیاویستی، بەڵام ئەگەر ئاوڕێک لەوەی ڕابردووی بدات هەر لە دوێنەی بداتەوە هەرچی ئەوەی ئەمڕۆ تیکرار بێتەوە لەوەی دوێنێ و پێر و هەفتەی ڕابردوو، ئیترم هەڵپەکردنەی بۆ چییە؟ بەو میقدارە خۆی کە لەشت پێویستی بێتی، ئەوەندە حرەکەت دەکەی کە لەشت پێویستی بێتی. تۆ کە مادام ژیانی سبەی نێشت مسۆگەرە بۆچی وا ئەزانیترە بە کۆی کەیتەوە بە ساڵانێکی داهاتوو؟ ڕەنج بدە تەوان ئیسلام لەگەڵ ڕەنجدانە، چونکە لە ڕەنجدانە زەمین ئاوەدانە بێت. ناڵێن کابرا سۆفی گەریانە بڕواتە خەڵوەیەکەوە، ئەمە معالەمە ناکرێت بڕواتە خەڵوە و واخوا بپەرستەکەی تر ژیانی دنیا واز لێ بێنێ، ژنا ڕەوڕەوی ژیان ناڕوە هەرە وەستێ بۆ خۆی. مەبەستمانە لێرە بینەوە سەر ئەم تەئکید لەم ئاەتانە خوای گەورە فەرمووی كل نفس ذائقة الموت. لە هەر لایەکەوە بیر لەم حقیقەتە بکەیتەوە، حقیقەتێکی مطلقە. بۆیە طبعا ئەم کەلیمە حقیقەتی مطلقەوەمانە زۆر کۆنە، نزیکی 750 ساڵم فەلسەفەیە پێش ئیغریق و ڕۆمانە، لەم سەردەمانەشا بڵێن لە عەسری نەهزەیە ڕاپەڕینی ئەوروپا، سپینۆزا یەکێکە لە فەیلسوفەکانی ئەوروپا، ئەمەی دیسان نوێ کردەوە. ئەمە لە کۆنەوە ئیمامی ابن حەزم ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی الفصل في الملل والأهواء والنحل لە مجلدی یەکەم لاپەڕە 44 بۆ 45 باس لەمە ئەکاتەوە ئەو حقیقەتانە باسەکاتەوە. ئەنجا ئەفەرمێ مطلق بە نەزەری کەسێک کە تەماشای کردووە بە حقیقەت نەیبینیوە، حقیقەتی ئەمە ناگۆڕێ، ئەمە شتێکی حەقە.
ئەگەر کەسێک تەماشای کرد بە چاوێکی تر بە پێناسەیەکی تر بە سەبقل ئەفکاری خۆی بە پێشینەیەکی پێ خۆی سەیری کرد ئەم حەقیقەتە ناگۆڕێ هەروەکو یەکێکی تر ئەگەر بە پێچەوانەی ئەویان سیرکە یعنی وەکو ئەوەی ئێمە چەند کەسێکین سێ کەس تەماشای باڵندەیەگەکەین لە دوورەوە دیارە یەکێگەڵێ مراویە یەکێگەڵێ قازە یەکێگەڵە نا هەر جسمێکی تری غەریب و بەس ئەجوڵێتەوە لەبەر پێچێ ئالیە تێبێ ئالە تێبێ دروست کرا لە دیدی ئەم سێ کەسە هەریەکە بە نەوعی خۆی کە ئەڕوانێ وەلو لێی بوو بێ بە عەقیدە و نەیگۆڕێ یەکێکیان هەر بڵێ قازە ئەویتر مصر بێ بڵێ مراویە چونکە من مەلامحەکە ئەبینم کە مراویە ئەوی تریش بڵێ من نا ئەیبینم کە جسمێکی ئالیە و دروست کراوە کۆنتڕۆڵی پێ و کابراێک لەولا کۆنتڕۆڵێکی بەدەستەوەیە هەریەکە ئەمەوە ئەبینێ بەڵام هیچیان حەقیقەتی مەخلوقەکە نابینن یان حەقیقەتەکەی ناگۆڕن بە هەر سیفەتێک کە هەیە ئەمە هەر جۆرێک تەماشای ژیان بکەی وایە خودی ژیان هەرچیەکە بە نەزەری من و جەنابەت هەر چۆنێک سەیریکەی ناگۆڕێ ژیان ژیانەکەیە گەردوون بە هەمان شێوە ئەم عالمەکەوە ئەزانێ 65 ملیار ئەستێرە هەیە ئەو بە نەزەری خۆی بە قەدر ڕادەی علمی خۆیان مابینێ یەکێکی کە تەلەسکۆپێکی گەورەی داهێنا و زمانێکی ترەژیب لە داهاتوویان لە ئەوەی ڕابرد و تێپەڕی کردووە ئەم جۆرێکی ترەی بینێ هەموو لە ئەلکترۆنێکەوە حتا ئەگاتە هەسارە گەورەکان هەروە ئەبینین كل نفس ذائقة الموت بەڵام ئێمەوە ئەبینین ئەمانە حەقیقەتی مطلقن كل نفس ذائقة الموت سيرك قاعدة يجي تلقوا يقرأ فرمي وفوق كل ذي علم عليم لسروها مو خاون علمك عالم يجي تري زور زعناها نجا فرمي عليم لصر صيغي مبالغة فعيلة نيفرم وفوق كل ذي علم عالم يا وفوق كل عالم عليم فرمي وفوق كل ذي علم عليم لسروها مو خاون زانستيكوا زانايا وبسبور وشارزاي تر هي چه هي اسا او كسي كالدكتوراي هنا ولا ليمفكانه لقلاندكانه لقلاندي معيدة اسا اختصاصات وانده زوربو يتشك دكتوراي هنا لحركتي الكترونا بدوري نواتا بدوري ناوكا يجي كا دكتوراي هنا لجورك لحبك كبكار دينه بو چارە سەرکردنی سەرەتانی مەمک یعنی سەیری ئەم جزئیەتە کە چەند خەبیرە ئێستا کەچی لەسەر ئەم خەبیرەشەوە خەبیری تر هەیە کە لێ پرسی تۆ هەموو شتێک دەربارەی ئەمە زانی ئەڵێ نا من هەموو شتێک نازانم وفوق كل ذي علم عليم سەیری هەموو ئاەتەکانی تر کە خوای گەورە فەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا بەردەوامن شەڕتان لەگەڵەکەن حتى أو الرجاء تانجرنا ولا دينا كتان تاواتان ليكن واز لدينا كبينا أقر بتوان إن بو ترجيح بيداني أويا أقر هاتن كاحتمال كما لبنجابر وخوار بيلين إن لسرو بنجاكو بيلين إذا هردو كان شرطين وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله إن ليرجى فرمان بهمان شيوه ولا يزالون يقاتلونكم ولا يزالون بردوام بوني تأسم كفعل مضارع ببكارنا بردوام أمانة يقاتلونكم نج يقتلونكم يقاتلون يعني قتال برامبر بيكترن فعلا مفاعلة كدوشت برامبر بيكترن أما مقاتلة وكشون المكالمة سكرتن بتلفون مناقشة مناظرة أما شغلين مقاتلة بين دو طرفين ولا يزالون يقاتلونكم عن دينكم سبب دينك ولا يزالون يقاتلونكم حتى عن دينكم إن استطاعوا حتى يردوكم عن دينكم إن استطاعوا حتى أو كاتي أتوانا برشيمان تان كانوا لدينك أقر بتوانا أما حقيقتي مطلقة يانا أو كسيك عليها ناوانية سيدي هلويستي كافر كان كبلوتاي إسلاماته حتى أم لحظة أو كسيك مقاومة ودجايتي أم أهل إسلام وخلشي إسلامك بزانا كابرا وازي لنواجي شيناوة بسر وازي لنا حتى كافر بتوك وخويا
چونکە ئەیانوێ ئێمەش کافر بینەوەکو کە ئەوان کافرن فتەکونونە سەوا وەکو یەکتان لێ دێت. سەیری ئاەتەکانی ترکەن. إن يثقفوكم يكونوا لكم أعداء ويبسطوا إليكم أيديهم وألسنتهم بالسوء وودوا لو تكفرون. سيري أم كلميك خواهي قراء فرمي أوانا قرد صلاتيان بيبا بسرتانا ظالبا بسرتانا وجردست وزليل وسوكتانا كان حتى واتان ليكن دينك واز لبينا انجا ويبسطوا إليكم أيديهم وألسنتهم بالسوء بدستوا الدم خراب كاريتان برانبر بكارين وودوا لو تكفرون. هم تمنايشان أو يك إيوه كافر ببنو ودوا لو تكفر ودوا لو تدهنوا فيدهنون. أو أنت مناي واكنتو تنازل كي أو كاتا أوانش تنازل لكنو أو أنت تنازل لتشي كان كبت برستو الدار برستو خاوني قيمك جاهلين روشتك جاهل هرچيش تأوي أو أنت تنازلي ليكن هرب تنازل نية هيش نية يعني بل أوي تو قوريك تنازلي ليك تو تابعي أم حقيقة مطلقي باورد بم حقيقة مطلقانه يناو انجا سيري كان أما هر كافرك تماشاء مبكاتو أم دقانا كل نفس ذائقة الموت يعني ودوا لو تدينوا فيدينون أقر بلوت برزيانم خوي تسليم بمنك أجناء زاني ودوا لو تكفرون كما كفروا فتكونون سواء يعني إيوش كافر ببنوا چونك سيريك الله يمنا معنى إسلام رجيم تانبي سيستم تانبي نابي كلمة إسلام لما ناجك يا هبي كلمة ديمقراطية كيف بخرج شوين لهمو شوينك إجبار الدكالة سرويته بناوي ديمقراطية هيتشيش نية ديمقراطية وهي ويبينن 14 سال دو شورشي فرنسي نابليون بونابرت شو مصر و سيستميكي ديمقراطي بحساب بوبرد 14 سال 1889 بدوها و 14 حساب كلا سري أو تشوتيو يعني 1800 لاني كم 210 سال 220 صالة ديمقراطية لمصر بحسابي خوي إساج انقلابي شو عسكري ديو كابراء السوارة مديري مستشفايا ضابطي عسكرية تقاعد مسؤولي زراعية لواء متقاعدة كلها محافظي هي أسيوطة يعيشون كيتر سيركي ضابطي متقاعد چونك حزبي عسكرها مشتيش أنقرد أما أولاتيك دوصل بالصالة بحساب ديمقراطية كيتر لو سري أندونيسيا هتا مغرب بقرة هيج ولاتيك نيك بلي جورك لسيستم كاني ديمقراطي تارا ديكتيها بوشي چونك غرب خوينا هيلا لبرو ممكن اللي هيج شوينك آزادي بدرب مسلمانان يكمنا ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. هر يچك لم آياتانا كتماشاكين آوابيني راستيك الرهايا سنورينيا ناتواني بلي أما مردو ترلو كل نفس ذائقة الموت نالي ولا أم كافر مردو ترلو مسلمان چونك وشي مردو براورد ناكري وقولين جوان وجوان قورة الخطر وخطرتر ناجل العربي شانالين ذاك أموت من ذاك چونك أموتي بونابي أنجا إيمي مسلمان تماشاي قرآنك همو يواكي لبرو كلامي خواي بردقار إيما باورمان وايك أما حقيقتي مطلقا وكابراي علماني ايوه تشوا شكاري دروس قبل لو قردونا هيتش تكني حقيقتي مطلق بيسوك لايتو الرجعية لا إيما معنى حقيقتي مطلقا توج ناتو أني مناقشة تياب كيتو لكل نفس ذائقة الموت نجا سيري آياتكاني تركن بم روحيو بم نظريو إما كسيري قرآنك إن الله يدافع عن الذين آمنوا أما حقيقتي مطلقة خواي پروردگار برگريك لو كسانيك إيمانيانا تو بم ديده وتماشاي قرآن كبوي تشيجي قرآن ورقري بوي بزاني أم قرآن تش حقيقتي شي لخويا هالقرتو نجا تو لسري پرورده بي بوي كأروهانيت أم إنسانو قردون جيانا هستي بيبكي تو بم تشاو بم نظريو كأروهانيت أم حقيقة مطلقانا أزاني فريشتا چين چند بولن لكوين إيشيان چيا أزاني پیغمبران چين وحيك چيا بوچي هاتون استخلاف چيا أم إنسانا بوچي بو بخليفة خواهي قوري لسر أرزا بو بريكاري خواهي قوري لسر أرزا چي أكا بچ بريكاري كي چيا أقر عوام منو تو تماشاي أم قرآن ما انكردو أو همو درسانا ورقرينو يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين كفروا
فريق من الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. ئەگەر شوێن کۆمەڵێک لە کافران بکەون لە دینەکە هەڵتانە جێڕنەوە ئێوە زەرمەند دەبن. بۆچی زەرمەند دەبێت؟ چونکە یەکەم جار تۆ دینەکەت ناسیوە، ڕاستیەکەت زانیوە، ئیتر بۆچی ئەکەویتە شوێنی کافرەکان هەتاوەکو دینەکەی خۆی دەستبەرداری بیت و زەرمەند بی. يا أيها الذين آمنوا قد جاءكم الرسول بالحق من ربكم فآمنوا خيرا لكم. أيو كساني أي خلشنا همو وهمو خلشي أمجارا فرمي قد جاءكم بالتأكيد بتحقيق بحتمي أمن الراوي للعن خواي بردقاره هاتو أم پیغمبر عزيز عليه الصلاة والسلام بچي حقي شبو ايوه هنا من ربكم لخواي بردقارتانو لخواي سيدتانو لخواي خاونتانو لخواي پەروەردەگارتان لەخوای بەخێوکارتان لەخوای کردگار و پەروەردگار و ژێنەر و مرێنەر و زیندووکەر و چاودێر و زانا و دانا و بەتوانا و بەدەسەڵات و لەم خوایەتانەوە بۆتان هاتووە. ئەم پەیامە حەقە لەوە بۆتان هاتووە، بۆ وەری ناگرن. يا أيها الناس أي خلقنا قد جاءكم الرسول بالحق من ربكم فآمنوا خيرا لكم. باور بێن باوەڕهێنانەکەتان خەیر. ئەنجا سەیرێکن برایان و بەڕێز و خوشکانی عەزیز، ئەگەر بێت و ئاوا بەم نەزرێت تەماشای قورئان بکەین کە لەم زنجیرە دەرسەیە ئاوا ئەڕوانینە سەر ڕەوانبێژی قورئان و وێناکردنی قورئان و ئەوەی لە مێشکمانە ئەیچەسپێنێ، بزانە چەند ئەگەینە قازان، چۆن پێناسەی حەقیقەتی گەردوون و ژیان و ئینسانمان بەردەستەکە، چۆن ئەو کاتە ئەزانین خالق چییە و صفەتی خالق چییە، مەخلوق چییە و ئەرکی مەخلوق چییە. ئەنجا ئەو کاتە نێوانی عابد و معبود ئەزانی، نێوانی خالق و مەخلوق ئەزانی. ئەو کاتە ئەزانی کە خوای پەروەردگار شەریکی بۆ نییە لە هیچ صفەتێک، بە هیچ ڕادەیەک، بە هیچ بڕێک، بە هیچ کلۆجێک، بە هیچ شێوەیەک ممکن نییە شەریک بۆ خوای پەروەردگار دابنی، چونکە خوای پەروەردگار لەیسە کەمیثلیه شەی. هیچ شتێک بە هیچ ڕادەیەک، بە هیچ بڕێک، بە هیچ شێوازێک، بە هیچ چۆنێتیەک لە خوای پەروەردگار ناچێت. نابێ بکەویتە ئەو شرکەوە لئین ئەشرەکتە لەیحبەطەن عەمەلوک. ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی لە تەسەووری اعتیقادی، لە ناسین، لە شەعائیری تەعەبودی، دروشمەکانی پەرستن، ئەوەی بەدڵەکرێن وەکو تەقواکاری و تەوەکل و ئومێد بەستن بە خوای گەورە، یان لەوەی بە زمانەکرێن وەکو شکرانە بژێری تۆ بیکەی بە کوفرانە بژێری، ئەوەی بە ئەندامانی لەشەکرێ کە تۆ سوجدە بۆ خوا بەی، تەوافی دەوری کەعباکەی، بەڵام تۆ سوجدە بۆ عەبدێکی، بۆ مەخلوقێکە بەی، بۆ قەبرێکە بەی، بۆ سەرۆک حیزبێکە بەی، بۆ ئاڵایەکە بەی، بۆ پارچە پەڕۆیەکە بەی، ئەمە شرکەکەی لە عەبودیەتەکەی. تۆ مەئموری بەوەی کە تەوافی دەوری کەعبە بکەیت و هاتووی بە دەوری قەبرێکە ئەگەڕێی، بە دەوری قەبرێکە، قەبری مشریکە، قەبری کافرێک، با قەبری ئەولیایەکیش بێ کە تۆ هەر بۆ جائیز نییە ئەم شرکە بۆکەی، لئین ئەشرەکتە لەیحبەطەن عەمەلوک. ئەگەر شرکت بۆ خوای پەروەردگار بڕیاردا هەموو ئیشەکەت پوچەڵە بێت، هەموو ئیشەکەت پوچەڵە بێت. ئەنجا لەیحبەطەنە لامی تەوکید و نونی تەوکیدی ثەقیلە لەسەر فعلێکە یەحبەطەنە. حبوطیش بریتیە لەوەی کە مانگا ئەڕوا جا ئەخوا، جۆرێک جا ئەخوا دوای باکە پێی ئاوسێ کە کابرای خاوەن یا شوانەکە تەماشایەکە و ئاوسا و قەڵە و دیارە زۆری پێخۆشە، بەڵام ئەمە حبوطە، ئەمە وەختە گەزانی ئەمە لێ بێ بە نەخۆشی و ئەشی فەوتێنێ. تۆ وا ئەزانی عیبادەتت کردووە، بەڵام عیبادەتەکانی ڕابردوو شتی خواردووە، لەیحبەطەن عەمەلوک، کردەوەکانی پێشوشت دەسرێتەوە. ئەوە دێنە سەر دراسەکردنی قورئانی پیرۆز لەم ڕوانگەیەوە کە هەموو شتێکی بریتیە لە ڕاستی ڕەهاکان کە سنووریان نییە، هەمووی حەقیقەتی مطلقە، چونکە فەرمایشتی خوای پەروەردگارە. خوای گەورە ئێمەشوێوەش سەلامەت سەرکەوتوو بکە بۆ تێگەیشتن لە دینەکە. خوای گەورە یارمەتی دەرمان بێ بە نووری ئەم قورئانە بەرچاومان ڕۆشن کە، فرقانمان بدات. یا ئەیها الذین ئامنوا ئین تتقوا الله یجعل لکم فرقانا، فرقانمان بداتێ بۆی بتوانین حق و باطل لە یەکتر جاکەینەوە، چەوت و ڕاست لە یەکتر جاکەین و بتوانین ڕێگای ڕاست بگرینە بەر. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.